خلي بقامة دزدانه والله ما مفهوم كويس يلا تشيخ شيخ يلا بس بمو ما بس يعطيك تعال شي بو مروش دیارە ئێمە لە دوای سوتاندنی و باخانە بەدەرەوەمان بۆ سوتاندنی بۆ باخانە بە بڕیارمانداوە کە پێش لەخراوەشنگەکە لە گەرمیا سەردانی خانەخین بکەی و لە نزیکەوە چاومان بە قایم قام کەوت و لە ڕێگەی یاداشتێکەوە ئێمە ڕای خۆمان داپی بۆ خسەڕوو و ئەو پاڵپشتی لە داواکاری و ناوڕۆکی یاداشتەکەمان کرد و ئێمە لە نێوان قەزێژدا بڵێ لایەنە بەرپرسەکان بەکەم تەخەم دەزانین بەڵام بە دەرەجەی یەکیش بەڕاستی تا ئێستا سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لژنێژینگە و کشتتوکاڵ و دەستەی پاراستن چاکردنی ژنگەی هەرێم تا ئێستا نەیانتوانی وەڵۆستێکی جدیان لەسەریە بێت دەڵەتونی جدی بکەن و ئاوڕێ جدی لێ بدەنەوە باشە ڕای داری شاریخانەکەین سەبارەت دیارە ئەوان وتیان ئێمە هەوڵماندا ئیجراعات بکەین و بەدڵنیاییشەوە ئیجراعات دەکەین و کۆمەڵێک بەڵگۆوانەیە خسەڕوو کە وایە چۆندڵێک گزارش لە ئەوە بکات بەڵام تا ئێستا شتێکی ڕوون دیار نییە کە لە واقعەتدا ئیجراعاتی جدیان کرد بێت و تا ئێستاش ئەوەندەی کە ئامار هەبێت پشتی پێ ببەسین بۆ ئاماران تا ئێستا هیچ کەسێک بەڕی سزا نەکراوە لا ناوەکەشمان لایە و کاکە ئێمە زۆر